بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم خوشحاڵم کە لە ئاڵلقەی ژمارە 86 بە خزمەت ئێوەی خۆشەویست گەیشتینەوە. ئەم ئاڵلقەیەمان کۆتە ئاڵلقەیە لەسەر کتێبی جەژن و یاد و بۆنەکان و هەڵسەنگاندنێک. خۆتان نەزانن مشت و ماڵێکی باشی کتێبەکەمان کردووە. ئەم کتێبە یەکێک بوو لەو کتێبانەی ئەگەر چی لە ڕووی قەبارەوە یاخود لە ڕووی قەوارەوە هێنەکەی زۆر نییە، ینی لاپەڕەکانی زۆر نین، یاخود بەرگێکی کتێبێکی ئەستور نییە و لاپەڕێکی زۆری نییە، بەڵام گفتوگۆیەکی زۆری هەڵگر لەبەرەوەی بابەتەکانی بابەتی زۆر گرنگ بوون. هیوادارین ئینشاڵڵا خوای گەورە تەمەنمان بداوە بتوانین ئینشاڵڵا لە داهاتووە لە ئاڵلقەکانی بێتەوە بچینە سەر یەکێک لە کتێبەکانی تری مامۆستا عەلی باپیر. مامۆستا با لەو پرسیارە دەست پێ بکەین. سەرەتا بەخێر بێت، سوپاس دەکەین کە لە ئاڵلقەی ژمارە 86 ئامادە بوویت. بە سەرەتا پرسیارەکەم لەوە بێ کە تۆ مادام مێژووت پشکنیوە بۆ بابەتی نەورۆز حتمما ڕێتکەوتێتە کۆمەڵک شوێنی جیاواز. حەزم کرد ینی ئەو پرسیارە بکەم، ئایا ئێمە لە مێژووە دەوڵەتمان هەبووە، قەوارێکی سربەخۆمان هەبووە، چونکە هەم دەگوترێ هەمان بووە، هەم دەگوترێ نەشمان بووە. قسەکەمان لەسەرەوەی بابزانین تۆ ڕێتکەوتوتە ئەو شوێنەی کە کوورخاوەنی قەواری خۆی بۆ خۆی بەڕێوە بردووە، وەروەها وەکو دەوڵەت بیری کردوێتەوە، وەکو دەوڵەت چوزانم بەرخورد و تەعاملی کردووە. شتێک لەو بابەتەمان هەیە؟ الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ئەوەی بۆم دەرکەوتووە وەکو بەناوی کوردەوە دەوڵەتێک قەوارەیەکی سیاسی بوو بێ، مەگەر ئەوەی میدیەکان کە لە ئاڵلقەی پێشوشدا باسمان کرد، ئاماژەیەکمان پێکرد کە لە 550 پێش زاین تاکو 701 پێش زاین یاخود 707 پێش زاین کە ڕای حوتەکەش بەهێزترە، بەڵام لەبەرەوە کە کەسری لێ پەیدا دەبێ بۆیە ئێستا دەڵێن مێژووی کورد بۆ وێنە ئێستا دەڵێن ئێستا دەڵێن 2721 کوردیە، وانە واتە 700 دەخەنە سەر زاین، ئەجا 21کەش ئێستا دەبێتە 2721 زاینی. ئەگەر حوتەکەش کە ئەو زیاتر ڕاکەی بەهێزترە، واتە لە 550 پێش زاین تاکو 707 پێش زاین دەوڵەتی کوردی، دەوڵەتی میدیا بڵێن بەردەوام بوو بێ، ئەو کاتە دەبێ ئێستا بڵێن 2727 یا 28 کوردی. ئەوەی کە هەم ئەلبەتە بەڕای پسپۆڕان و شارەزایانی ئەو بوارە، چونکە وەکو گوتم من بەڕاستی مێژوو نووس نیم و پسپۆڕ نیم لە بوارەدا، من دەگەڕێمە بۆ ڕای پسپۆڕان. ئەوەیە کە تاکە قەوارەیەکی سیاسی کە بە ناوی قەواری کوردی پێش زاین پێش ئیسلام بوو بێ، ئەوەی میدیەکانە کە نزیکەی 157 ساڵێک پێش زاین یا 150 ساڵێک تەمەنی بووە، ئەویش لەسەر دەستی فارسەکان کۆتایی پێهاتووە کە دوایی بنەماڵەی هەخامەنشی فارسەکان حکومڕانی ئێرانیان کردووە و کوردیش چۆتە ژێر سای ئەو حکومڕانیەوە لە کوردێک کە کەوتۆتە ئەو دەڤەری ئەولە دەوڵەتی ساسانی. دوایی هەڵبەتە عائیلەیەک لە فارسەکان بە ناوی ساسانیەکان، بۆیە کاتێک کە ئیسلام هاتووە بەشێکی کورد لە ژێر سایی دەوڵەتی ساسانیدا بووە، واتە بنەماڵەیەک سولالەیەک کە بە ساسانی ناسراون. ئەوەی دیکەش لە ژێر سایی دەوڵەتی بیزەنتیدا بووە، هی حکومڕانی ڕۆمەکان کە دیارە ڕۆمەکانیش بوونە دوو بەش، ئەو کاتە بیزەنتی
کە پایتەختەکان قوستەنتەنیە بووە و ڕۆمیەکان کە پایتەختەکان ڕۆما بووە. واتە کاتێکی ئیسلام هاتۆ کورد قەوارەیەکی سیاسی نەبووە، بەڵکو لە ژێر سایی دەوڵەتی ساسانی ئێرانی یاخود بێزەنتی ڕۆمیدا بووە. ئەوەی کە پسپۆران دەڵێن هەر ئەو کاتە بە ناوی کورد وەکو میدیەکان کە ئەوانش دەبنە باپیرەی کورد بڵێن ڕێگوڕیشەی نەتەوەی کورد دەگونجێ. هەڵبەتە هەندێک لە زانایانیش بەوە ڕازی نین، هەندێک لە پسپۆرانی مێژووی کورد بەوە ڕازی نین، چونکە دەڵێن 2000 ساڵ پێش زاین نەک تەنیا لە 700 ئەوەندەوە تا 500 ئەوەندە، بەڵکو 2000 ساڵ پێش زاین گوتیەکان کە باپیرەی کوردەکانن یا کاردۆخیەکان بە چەند تعبیرێک هاتن یا لۆلۆئیەکان ئەوانە لەو ناوچانەدا بوون کەواتە 2000 ساڵ پێش زایمانە ئێستا دەکاتە 4021 ساڵ لەمە و پێش کوردەکان لەوێ بوون و دەستگونجێ دەوڵەتیشان بوو بێ. ئەوە هۆکارێکی دیکە کە هەندێک ڕازی نین بەوەی بڵێن میدیەکان تاکە قەواری سیاسی کورد بوون و هەر بە قەوارێکی کوردیشی دابنێن، دەڵێن دەوڵەتی میدیەکان لە شوێنی دەوڵەتی ئاشوریەکان دانیشتووە، ئاشوریەکانیان کۆتایی پێهێناوە و قەوارە سیاسەکان لە شوێنی ئەوان بنیاتناوە. هیچێک لەوانە کاگنۆشوران مستەفا لە کتێبێکی بەدەم ڕێگا و گوڵچنین باز دەکا، دەڵێ ئەوە بۆ ئێمە شتێکی باش نییە بۆ گەلی کورد کە بگوترێ میدیەکان قەواری سیاسی کورد بوون، چونکە کۆتاییان هێناوە بە دەوڵەتی ئاشوریەکان و دیارە جۆرێک لە زەبر و زەنجیشیان نواندوە. دەڵێ بۆ ئێمە شتێکی باش نییە ئەوانە بڵێن ئەوانە ڕەگ و ڕوشەی ئێمەن و قەواری سیاسی کورد لەو کاتەدا بووە. ئەجا دەگونجێ کاک پەیوەند ئێستا ئەوەی ئێستا دیارە ئەوە نەتەوەی کوردە و ئەوە نەتەوەی فارسە و ئەفغانە و ئەوە تورکە خۆ کاکە کاتی خۆی وانە بووە 4-5 ساڵ لەمەوە پێش 2-3 ساڵ لەمە پێش خۆ ئاوا نەبووە. خۆ تۆ تەماشا ئەوروپای ئێستا بکە، ئەوە فەڕەنسایە ئەو بەریتانیایە ئەو هۆڵندایە و ئەڵمانیا، خۆ کاتی خۆی وانە بووە. دوای وردە مرۆڤ وردە لە قوپۆپی لێ دەبێتەوە. ئەگەنا ئێستا زیاتر لە 4000 زمانی سربەخۆ لە دنیادا هەیە جگە لە لەهجە و زار دیالێکتەکان 4000 زمان. ئەنجا خۆ کاتی خۆی ئەو هەموو زمانانە نەبوون. بەتەکید ئادەم و حەوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ بە زمانێکی دیاریکرا قسەیان کردووە و دوای وردە وەچەکانیان هەر زمانی باب و دایکیان هەبووە. وعلم ئادەم الأسماء كلها، خوا هەموو ناوەکانی فێری ئادەم کردن، واتە توانایەکی دا بە ئادەم و حەوا کە بتوانن زمان بەکار بێنن، زمان دروستکەن و ناو لە شتەکان بنێن. خوات ئەو توانای داوەتە بەشەر. ئێستا تۆ تەماشا بکە 4000 زمان لە دنیادا هەیە، هەندێک لە زمانەکان تازە پەیدا بوون، هەندێک لە زمانەکان لە بین چوون، وەکو زمانی سەنسکریتی و هەندێک لە زمانەکان لە بین چوون، ینی زمانەکانی وەکو بەشەر تەمەن دەکەن و لە بین دەچن دەپوچێنەوە لقیان لێ دەبنەوە. ئەوانەی کە شارەزای زمان و پسپۆڕانی زمانن لەوانە دەکۆڵەوە. ئێستا ئەوەی کە ئێستا ئەوە نەتەوەی کوردە و نەتەوەی فارسە و نەتەوەی ئەفغانە خۆ کاتی خۆ بۆ شوێنەوە ڕەنگە نەتەوەیەک بوو بێ ڕێگوڕیشەی هەر کام لە فارس و کورد و کە لێکۆڵەوانی مێژووی بەشەر وا دەڵێن هیند و ئوروپیەکان، ئیند و ئوروپی، یعنی لە هیند و ئوروپاوە بگرە بە تێپەڕە بە فارس و ئەفغان و تاجیک و هەتا دەگاتەوە وڵاتە ئەوروپیەکان هەموو یەک ڕیشیان هەبووە. تەبەن هەندێک لە مێژوو نووسان و لێکۆڵەرانی ژیانی بەشەر دەڵێن هەموو بەشەر دەگەڕنەوە بۆ 3 سولالە: سولالەی ئارامی و یافیث و حام. ئارامیەکان ئەوانن کە باسمان کرد و حام ئەوە بڵێن ڕەشپێستەکان، یافیث تورک و مەغۆل و ئەوانەی ڕۆژهەڵاتی ئاسیان. دڵ هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو سێ. ئەوەش بۆچوونێکە لە بۆچوونەکانی پسپۆڕان و شارەزانی ئەو بوارە. کەواتە خلاصەی قسان ئەوەی کە من بۆم دەرکەوتوە تا ئێستا
مەگەر ئەو دەوڵەتی میدیا ئەوە قەواری سیاسی ئەوە بوو بێ کەویش وەکوتم ئەوە نەبێ شتێکی ڕێک و ڕوون و ڕاست بێ و بێگرێ و گۆڵ و ئیشکال بێ بە چونکە ئەوە وا دەکا کە تەمەنی نەتەوەی کورد لە ڕووی قەواری سیاسی و کورتتر بێنێتە بەرچاو هەندێکی دیکە دەیبنەوە بۆ 2000 ساڵ لەوە پێشتر 2000 ساڵ پێش زین بەڵام ئەوە هیچی بۆ چوونی من پشت بەستونیە بە دی کۆمنتێک ئیدی ئەو مێژووی کوردیش کە دانراوە کە ئێستا دەڵێن ئێستا ساڵی 2728 یا 2721 کوردیە ئەوەش هەموو سپۆران و مێژونوسان پێی ڕازی نین کە بڵێ چکە ئەگەر بڵێ ئەوە دەگەڕێتەوە بۆ یەکەمین قەواری سیاسی کورد مانە پێش ئەو کاتە کورد قەواری سیاسی نەبووە کە دەگونجی قەوارێکی سیاسی سربەخۆینەوەی بەڵام دەگونجی قەوارێکی سیاسی بوو بێ کورد و بڵێن فارس و ئەفغان و ئەوانە وتیا بەشدار ببوون کەوانە هەموو باو باپیرانی هەموو ئەو نەتەوانە بوو باشە مامۆستا ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین کە بزانین زانایان و دەسەڵاتدارانی یاخود با بڵێن حکمڕانانی ئیسلامی چۆن مامەڵەیان لەگەڵ نەورۆزا کردووە چونکە ئەگەر تۆ حسابی ئەو تەنا 2700 ساڵەکەش بکەی یعنی نزیکی بلانی کەم نزیکی 300 ساڵ پێش ئیسلام مەسەلەن بۆ منم کورد مێژووی هەبووە بە ئاوادا بنین حتمما لە مێژووە ئەمە وەکو وتمان هەمیشە نەورۆز هەبووە مەسەن ئاگرکردنەوە هەبووە بە جۆرە لە جۆرەکان ئەمە مەوجود بوو مادام بۆ ببۆنەیەک یاخود جێژنێکی کوردی و لە سەردەمی عومەری کوڕی خەتابی ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ مەزانی کە ئیسلام گەشتۆ بە کوردستان یاخود با بڵێن فەتح گەشتوتە هێنە لە دوای ئەوەوە حتمما دەسەڵاتدارانی ئیسلامی مامەڵیان لەگەڵ کووردا کردووان لە ناویشان لەگەڵ بۆنەکانیە ئەی ئەوان تەعاملیان چۆن لەگەڵ نەورۆز کردووە هەتاکو خەلیفەکانی عوسمانیەکان و ساڵەکانی مەسەلەن 1924 و ئەوانە ینی قسەکە لەسەرەوە ئەوانە چۆن مامەڵیان لەگەڵ نەورۆزا ئەوەی من تەماشای کتێوێژوەکانم کردووە ئەوەی کە نەورۆز دیارە لە دەوڵەتی فارسدا هەبووە دەوڵەتی ئێران وەکو دەوڵەتی فارس بڵین لە سەدەمی ساسانیەکان ئەو کاتە ڕۆژێکیانە بە ناوی نەیرووس یان نەورۆز کە لەو ڕۆژەدا کۆمەڵی شتیان کردووە هەم چوونە دەر و گەشتیان هەبووە وەکو ئێساش لە ئێران هەر هەیە سێزدە بە دەری پێ دەڵێن ئەو کە عادەتێکی قەومیە عادەتێکی نەتەوەی فارسە ئەو کاتە جەژنەکە بە جەژنی فارس ناسرااو بووە کە کورد قەواری سیاسی نەبووە جا هەر نەتەوەیە کە قەواری سیاسی نەبوو نەک شتی خەڵکی دیکەی بۆ نابێ هی خۆشی دەبن بەی خەڵکی ئێستا ئێمە بۆچی تێکستی کوردیمان نییە بۆ ساڵانێکی زۆر بگەڕێتەوە ئەو پەڕی مەسەلەن شیعرەکانی بابە تاهیری هەمەدانی کە لە سەدەی چوارەم و پێنجەمی کۆچیدا ژیاوە ئەویش زۆر ڕوونی ئایا فارسیە لە کولوڕە مەسەلەن کوردیە شتێکی تێکەڵە وانە بۆ چونکە قەواری سیاسیت نەبووە کە قەواری سیاسی سربەخۆت نەبوو نووسەرەکان و ئەوانە کە شت دەنووسن بەو زمانە دەنووسن کە زیاتر تەبەنی کراوە خۆ کورد کە قەواری سیاسی نەبوو ئەوەی کە لە ژێر سای دەوڵەتی ساسانیدا بۆ بەزمە فارسی نووسێتی و دیکەش بە ڕۆمی نووسیوێتی هەروەکو دوای کە دەوڵەتی ئیسلامی هاتووە کە زمانی ئەو زمانە زیاتر تەبەنی کراوە زمانی عیلم و معریفەت بە زمانی عەربی نووسیویانە یا بە تورکی نووسیویان لە سەدەمی عوسمانیەکاندا مەبەستم ئەوەیە کە بەنسبەت چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ نەورۆز کاتێک کە ئیسلام هاتووە ئەو جەژنە هەبووە ئەو ڕۆژە هەبووە بە ناوی نەیرووس یان نەورووس کۆمەڵەشیان تێدا کردووە چوونە دەر و گەشت و سەیران تێدا کراوە باز و پیتاک تێدا کۆکراوەتەوە لەو ڕۆژەدا ینی لە ڕۆژەدا لە ساڵدا باز و پیتاک لە خەڵک کۆکراوەتەوە بۆ دەوڵەت بۆنەی نەورۆزەوە ڕەنگە بۆنەی دیکەشیان بوو بن لە سەدەمی عومەری کوڕی خەتابدا خوا لێ ڕازی بێ دیارە دەبێت باریشانی خەڵکیان قورس کردووە گوتیان ئەوە ڕۆژی نەورۆز عادەتی دەوڵەتی فارس وا بۆ کە لەو ڕۆژەدا باز و پیتاکیان لە خەڵک کۆکردوێت بۆ دەوڵەت
عمەری کوڕی خەتاب هەڵی بەشاندەوە تی نابێت لای بەرنەوە چییە زەکات ئەوە دیارە و شتی دیکە سەدەقە ئەوە دیارە ئەوە چییە نابێت هەڵی بەشاندەوە لە سەدەی معاویەدا ینی ئەوە وەکو بڵێ لە مەجای سیاسەتی شەرعیدایە معاویە ئەو ڕۆژەی ئەو یادەی زیندوو کردەوە جارێکی دیکە چۆن وتی کە با بازوی پێتا کۆ بکرێتەوە دیارە بۆ دەوڵەت پێویستی پێێتی لە سەدەم عومەری کوڕی عەبدولعەزیز جارێکی دیکە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر هەوڵی داوەکو باپیری بکە لە جیهەتی دایکیەوە دەبێتەوەنەوەی عومەری کوڕی خەتاب لە زۆر شت پرسیوێتی عومەری کوڕی خەتاب چۆنی کردووە دومی خەلیفەی ڕاشید خوا لێ ڕازی بێ ئەویش وای کردووە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز جارێکی دیکە هەڵی وەشاندەوە بەڵام ڕەنگە دوایی دیسان جارێکی کە زیندویان کردبێتەوە قەزەکەەوە بۆ لەو ڕۆژەدا بازوی پیتاکیان لە خەڵک کۆ کردوەوە چۆن ئێستا باش دەخەنە سەر ئاو و کارە باو یا باش لە خەڵک وەردەگرن ئەوە بەنسبەت لە سونەنی بەیهەقیدا هاتووە لە پاڵدراوەتە لای عەبدوڵای کوڕی عومەر خوا لێ ڕازی بێ کە لە سونەنی بەیهەقیدا دڵ هەر کەسێک لەو ڕۆژەدا ئەو میهرەجانە سازکەوە یادی ئەو ڕۆژە بکاتەوە ئەوە گوناحی گەورەیە و لەگەڵ ئەواندا حەشر دەکرێت لە سونەنی بەیهەقیدا ئەوە هاتووە هەر لە سونەنی بەیهەقیدا هاتووە لە ئیبن سیرینەوە ئیبن سیرین دەیباتەوە سەر عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێ کە لەو ڕۆژەدا دیارەکیان بۆ هێنا دەبێت شیرنی بوو بێ خواردنێک بێ شتێکی وا بوو بێ لە کاتێککە عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێت چوارەمین خەلیفەی پێغەمبەر ساسم لە کوفە حکمڕانی دەکرد ئەویش گوتی ئەوە چییە گوتیان ئەوە بە بۆنەی ڕۆژی فەیرووزەوە بە بۆنەی ڕۆژی نەیرووزەوە یا نەورووزەوە ئەویش گوتی ئیجعەلوا کولە یەومین فەیرووزەن هەموو ڕۆژێ بکەنە فەیرووز واتە هەموو ڕۆژێ ئاوە شیرینی تێدا ببەشنەوە هیچ حەساسیەت و هەستیاری نەبوو جا هەندێک دەڵێن ناوی لە نەیرووز نا فەیرووز بەڵام دەشگونجێ فەیرووزیشی پێگوترابێ کە لە هەر لە ڕەنگە پێ ببێ پەیرووز پیرۆز ینی ڕۆژێکی پیرۆز و ئەوانە لە ڕەنگە هەر پیرۆز پیتی پێ لە زمانی عەرەبیدانە پێیەکە بە فێ بێژراوە و دەشگونجێ هەردوو ناوی پێگوترابێ و دەشگونجێ مەسەلەن عەلی خوا لێ ڕازی وای زانێت ناڵێن نەیرووز دەڵێن فەیرووز مەسەلەن بە هەر حاڵ گرنگەوەی عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێ گوتی هەموو ڕۆژێک بکەنە نەیرووز واتە هەموو ڕۆژێ ئەو هەدیە و دیارە کە ئەگەر شیرنی بۆ هەرچی بۆ بیبەشنەوە یعنی ئەو هیچ هەستیاری پێی نەبوو عەبدوڵای کوڕی عومەر خوا لێ ڕازی بۆچی هەستیاری پێی هەبووە ڕەنگە لەو کاتەدا شتی ناشەرعی کرابێ ڕەنگە شتی ناشەرعی و غەڵەت و پەڵەتی تێدا کرابێ لە عەلی خوا لێ ڕازی بۆچی ئەوە نەبووە ئەوەندە کە شیرنی یا شتێک ببەشنەوە چ ناشەرعێکی تێدا نییە یواتە حکومڕانانیش دوای لە سەدەمی ئومەویەکان و عەباسیەکانیش هەر هەبووە ئەوە وەکو ڕۆژی یادێکی ساڵانە هەبووە لە سەدەمی عوسمانیەکاندا هەبووە پیرەمێردی شاعیر باز دەکات دەڵێ من یەکەم جار کە یادی نۆرۆزم بینی لە ئەستەمبوڵ ئەو کاتە دیارە ماوەی 20 چەند ساڵ 26 ساڵێک لەوێ کارمەند بووە لەوێ بینیم کە هەموو دەستە خەڵکەکە دەهات و پیرۆزبیان لە سوڵتان دەکرد و ئەوانە کەواتە دیارە هەر بەردەوام بووە لە نێو تورکاندا لە نێو فارساندا لە نێو ئەوانی ئێستاش جەنابەتەوە دەزانی و دە 20 ساڵانە کە یاد دەکرێتەوە لە میسرەوە تاکو ڕۆژهەڵاتی ئاسیا نەتەوانە هەمووی یادی دەکەنەوە واتە ئەوە ئەوکو بۆنە و یادێکی ساڵانە دەکرێتەوە لە ڕووی هەڵسەنگاندنی شەرعی و حکمەکەی چیە دەبێت تەماشای نێوەڕۆکەکەی بکرێ وەکو هەموو بۆنە و یادەکانی دیکە دەبێت تەماشای چۆنیەتەکەی بکرێ و تەماشای نێوەڕۆکەکەی بکرێ ئەگەر لە ڕۆژەدا زوڵمێک بکرێ لە خەڵک مەرفوزە ئەگەر لە ڕۆژەدا مەسەن شتێک بکرێ کە پێچەوانیش عەقیدەی ئیسلامی شەریعەت بێ ئەو مەرفوزە و دەبێت ڕەت بکرێتەوە ئەگەر لەو ڕۆژەدا خەڵک دەچێتە دەر و وەکو لە ئێران ئێستا باوە دەست نەدەر و گەشت و سەیران دەکەن و خۆشی دەردەبڕن و خواردنێک دەخۆن هیچی تێدا نییە چوانە هەم چوونە دەر لە ماڵ و هەم خواردنی خۆش خواردن و کەیف و شادی دەربڕین هیچی ناشەرعی نین مادام بە شێوازێکی ناشەرعی نەکرێ مامەسا بۆ چوونێک هاتووە لە کتێبەکەیە نازانم بزەبت بچوونەکەی ئێستا لەم کاتایە نازانم بۆ چوونەکەی خۆتە یای خۆت لە ئیمامی قەڕافیەوە نەقلەکەی باوەکو خۆی بیخوێنمەوە
دواتر قسەی لەبارەوەکەین دەنووسی ئەو مەسەلانەی کە حکومەکەیان لەسەر بناغی عرف و با و هەلومەرجێک بنیاد دەنرێ هەر کات عرف و با و هەلومەرجەکە گۆڕا دەبێ ئەو حکومەش بگۆڕێ بە گوێری با و هەلومەرجی پەیدا بوو ئەگەر ناتوشی هەڵاوستەم دەبین مەبەست لێرەدا ئەمە قسەی ئەلقەرافیە و جگە لە ئەلقەرافیش زانهایی کە شەروایان گوتو ئەم قسەی ئەلقەرافی لە کتێبی الإحكام في تمييز الفتاوى عن الأحكام وتصرفات القاضي والإمام ناو نیشانەکەی دووری درێژە بەڵام بەڕاستی کتێبێکی زۆر نیویۆرک پڕە جا ئەمە لاما بێ لە لاپەڕەی 206 و 270دا وەکو بێتەوە یادم ئەو قسەیە دەکا کە قسەکەی زۆر بەجێ جاری دیکەش لە ئاڵلقەکانی دیکەشدار ئاماژەیەکم پێداوە دەڵێ هەموو ئەو حکمانەی جا دڵە حکم بەڵام بە بۆچوونی ئەگە گوتبای فتووا ڕاستتر بوو حکم بۆ ئەو شتانە بەکاردەیەندرێ کە خوا فەرموویەتی یا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و قەطعیە گۆڕانی بەسەردانایە بۆ وێنە حکمی پێنج نوێژەکانەوە کە فەرزن حکمی ڕۆژ و گرتنی ڕەمەزانەوەی فەرزە حکمی زیناوەی کە حرامە ئەوە حکمە بەڵام ئەوی دی کە بەپی بارودۆخەکان دەگۆڕێ ئەگە ناوی وشەی فتوای بۆ بەکاربێنێت چێندە لە عولەما وشەی حکمیشی بۆ بەکاردێنن دەڵێ ئەو حکمانەی ئەو وا دەڵێ کە بنیاد دەندرێن لەسەر بناغی عرف و عادەتێک هەلومەرجێک هەر کاتێ عرف و عادەت و هەلومەرجەکە گۆڕا ئەو حکم و فتواش دەبێت بگۆڕێ ئەگەر نا ئەوە تێنەگەیشتنە لە دین و نەفامی و نەزانیە بەرامبەر بە دین بۆ وێنە تەمان ئەویش لە کتێبەکەی خۆی دەسەن نمونەیەک دێ بەڵام من وێنەیەک بێنمەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێ بە هاوڵانی فەرموو لا تدخروا لحوم الأضاحي گۆشتی قوربانی پاشەکەوت مەکەن ئەو قوربانی کە سەری دەبڕن یەکسەر گۆشتەکەی ببەشنەوە دوایی ساڵێکی دیکە یا چەند ساڵی کەوتنە بەینێ فەرمووی كنت نهيتكم عن ادخار لحوم الأضاحي ألا فكلوا وادخروا وإنما نهيتكم من أجل الدافة ئەمە لە صحیح مسلم داهاتووە هەر لە سونەنیش داهاتووە فەرمووی پێشتر لێم قەدەغە کردبوون کە گۆشتی قوربانی پاشەکەوت بکەن هەڵی بگرن بەڵام ئێستا هەڵی بگرن و بخۆن و هەڵیشی بگرن ئەوە لەبەر ئەو خەڵکە غەوارەی کە هاتبوون لێم قەدەغەکردن پاشەکەوتی بکەن واتە ئەو ساڵە خەڵکی غەریب و غەوارە و هەژار و ئاتات زۆر هاتووە بۆ حەج ئەگەر ئەوان گۆشتی قوربانیان کە سەر دەبڕی پاشەکەوتیان کرد بە ئەو خەڵکە برسی دەبوون ئەو ساڵە فەرمیتی پاشەکەوتی مەکەن هەرچی و بڵاویکەنەوە بیبەخشنەوە دوایی کە وانە بوو فەرمووی ئێستا بۆتان هەیە پاشەکەوت بکەن یعنی نەک بە زیادە بیدەن بە خەڵکە پێویستیشان پێ نەبێت کەواتە کە بارودۆخەکە گۆڕاوە حکمەکەش گۆڕاوە یان فەرموویەتی كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة پێشتر ڕێم لێگربوون کە سەردانی گۆڕستان بکەن بەڵام ئێستا دەڵم سەردان بکەن چونکە دوا ڕۆژتان دەخاتەوە یاد پێشتر بۆیە ڕێی لێگرتوون خەڵکەکە لە کوفر و لە شیرک و لە سەدەمی کوفر و نەزانیەوە نەفامیەوە نزیک بوو نەوەکو تووشی شیرێک ببن لە قەبرەکان بپاڕێنەوە دوای ئەوەی ئیمان و عەقیدەیان چەسپاوە فەرموویەتی سەردان بکەن چۆ بۆ ئێستا بۆیە ناچن لە قەبرەکان بپاڕێنەوە بۆیە دەچن دوعایەکی خێریان بۆ بکەن یاخۆ ڕۆژی دواییتان بکەوێتەوە یاد کەواتە ئەمە زۆر شتی کەش هەروایە هەر لەو سیاقەدا قسەیەکی ئیبن عابیدینیشم هێناوە ئەویش بە هەمان شێوە دووبارە دەکاتەوە و هەر قسەیەکی دیکەی ئەلقەرافیشم هێناوە لە کتێبی الفروق هەر لەو سیاقەدا کە هەمویان دەڵێن وەزانیانی ئیسلام هەموو وا دەڵێن یعنی ابن تەیمیە وا دەڵێ العز بن عەبدوسەلام وا دەڵێ الشاطبی وا دەڵێ هەموو زانایانی معتەبەر قوڵ ڕۆچوو دەڵێن ئەو حکمانەی ئەو فتوایانەی کە پەیوەستن بە بارودۆخێکی دیاری کراوە کاتێ بارودۆخەکە دەگۆڕێ ئەو فتواش دەگۆڕێ ئەگەر بێت و فتوایەکە حکمەکە نەگۆڕی لەگەڵۆشدا بارودۆخەکە گۆڕاوە مانە تۆ شتێکی بێجێت کردووە پێچەوانەی حکمەتت کردووە بۆ وێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ ئافرەتێک کە بڕای بەخوا بە ڕۆژی دوایی هەیە نابێت سەفەر بکە شەو ڕۆژێک یا لە ڕیواتێ سێ شەو سێ ڕۆژ مەگەر لەگەڵ مەحرەمێکیدا وای فەرمووە باشە ئەوە لەوێ ئاوە بەڵام
بۆچی هەڵبەتە ئەوە خۆ لە بواری هەڵسو کەوتەکان لە تەماشا حیکمت دەکرێت حیکمت و عیلەتی سەفەر نەکردنی ئافرەت بە تەنیا بە بێمەحرەم چییە؟ مەترسیە لەوە کە تووشی دەستدرێژی کرانە سەر ببێ ماڵی لێ بەستێنن تادای ناموسی لێ بکەن وانە هەر ئەوەیە خۆ لە کاروباری عیبادەت و پەرستشەکان نییە تا بڵێ تەماشا حیکمەتەکەی ناکەین نوێژی شێوان هەر سێ ڕکاتە نوێژی نیوەڕۆ هەر چوارە لە سەفەردا نوێژە چوار کاتێکان دەبنەوە بە دوو ئەمە کاروباری پەرستشەکان خوا چۆنی دانا وایە کاروباری هەڵس و کەوتەکان تەماشا دەکەین حیکمەتەکەی و عیلەتەکەی چیە کاتێ تەماشا حیکمەت و عیلەتی سەفەر نەکردنی ئافرەت بە بێمەحرەم دەکەین ئەوەی مەترسیە باشە ئەدەگە مەترسی نەما ئێستا ئافرەت لێرە سواری فڕۆکە دەبێ دوای دو سێ سەعاتیکە دەگاتە یەکێ لە وڵاتە ئەوروپیەکان یا مەسەن دەچێت بۆ ئەمریکا لە نەو تارەدا 400 کەسی وانە خەڵکی لەگەڵدایە و خەڵوەت نییە وە لەوێش هاوسەری یاخو برای یاخو بابی یا کوڕی پێشوازی دەکات کەواتە هیچ مەترسی لەسەر نییە کە مەترسی لەسەر نییە فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نابێ بگشتێندرێ یاخود جێبەجێ بکرێ بەسەر ئەو حاڵەتەدا کە مەترسی لەسەر نییە هەر بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی بەوەش کردووە کە دەفەرمێ والله ليتمن الله هذا الأمر يا هذا الدين حتى تخرج الضعينة من صنعاء إلى حضرموت لا تخاف إلا الله والذئب على غنمها سوێن بەخواخوا ئەم ئاینت تەواو دەکات دەچەسپێنێ هەتا ئافرەتێک ضعینە یعنی ئافرەتی کەژاوەدار ئافرەتێک بەتەنێ لە سەنعا ئەو دەچێت بۆ حەضرەمەوت ئەو کاتە دوو شوێن لێک دوور بوون بێزگە لەخوا ترسی لە کەس نییە بە تەنێش سەفەر دەکا مەگە ترسی گورجیشی هەبێ لە مەڕەکانی کە مەڕی ئەگەر پێبن کەواتە دروستە ئافرەت بە تەنێ سەفەر بکە بە پێی ئەو فەرمایشتەی پێغەمبەر کە لە صەحیح بوخاری داهاتووە ئەوە ئاماژەیە بوو ئەوە کە ئەگەر ئیستیتبابی ئەمن بوو ئەگەر ئۆقرەیی و هێمنی و ئاسایش بەرقەرار بوو بە ئافرەت بە تەنێ سەفەرکە گرفتی نییە بەڵام ئەگەر هێمنی و ئاسایش نەبوو ئافرەت نابێ بێ مەحرەم یاخۆ ئەو کاتە نەکرد ئافرەت بەتەنێ پیاویش مەترسی هەر لەسەر بووە ڕێگر ڕووتی کەن و زوڵمی لێ بکەن یا بیکوژن وانە کەواتە تۆ دەبێت تەماشای بکەی لە هەرچی ئەو دەقانەی کە پەیوەندیان هەیە بە هەڵس و کەوتەکانەوە دەبێت تەماشای عیلەت و حیکمەتەکەی بکەیت عومەری کوڕی خەتاب خوالی ڕازی بێ لە عام الڕەمادە یا عام المەجاعەدا حکمی دەستبڕینی دەست ڕادەگرێ بۆ دەڵێ ئەخر ئێمە ناتوانین تێریان کەین و لە برسێتی دەربازیان کەین لە بەرۆ ناکرێت دەستیان ببڕین لەسەرەوە کە دزیان کردو چونکە دەگونجێ لە برسان دزی کردبێ هەروەها حکمی مؤلفەة القلوب دڵڕاگیراوان کە ساڵانە پارەیان پێدەدرا ڕایگرت هاتن بۆ بەردەرگای گوتیانمە مؤلفەة القلوب دڵڕاگیراوانین ساڵانە پارەمان دراوە تێ فەرمووی کاتی خۆی ئیسلام بۆیە دڵی ڕادەگرتن ئیسلام دەسەڵاتی کەم بوو ئێستا چیتان لەدەست دێت ئەو پارەیە حەڵاڵ نییە بۆ ئێوە ناتان دەبێت چونکە ئێوە ئێستان پێویستی بە دڵڕاگرتنی ئەوە نییە بۆ مسلمان و تەواو بڕایەوە مەبەستمەوە کە حکمە شەرعەکەی ڕانەگرتووە بەڵام هەلومەرجی جێبەجێکردنەکەی ئامادە نەبووە جا بەبێ ئەو تێگەیشتنە لە دین لە بواری سیاسەتی شەرعی لە بواری هەڵس و کەوتەکان بەبێ ئەوە ئینسان لە ڕاستیدا دین بە شێوەیەکی قەتیسکراو لە مێژوودا دەخاتە بەرچاو بەڵام بەو شێوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای کردووە و عومەری کوڕی خەتاب وای کردووە و حکمڕانە سەرڕاستەکان وایان کردووە ئاوا معنە تۆ ئیسلام لەوە دەردێنی کە قەتیس کرابێت لە قۆناغێکی مێژوویدا بەڵکو لە ئێستادا جێبەجێ دەکەی بەڵام بە لە بەرچاوگرتنی هەلومەرج و بارودۆخی ئێستا کەتیدا دەژی باش مامۆساگەر وابێ سەبارەت بە نەورۆز بۆی جارش کە بچمەوە سەر بابەتەکەی خۆمان بابەتی نەورۆز گریمان لە ڕابردووە نەورۆز یاخود با بڵێنەوە کە پێگوترە ئاگرکەوتنەوە ئەگەر ئیشکالێکی شەرعیشی هەبوو بێ فتوایەکی تایبەتیش درابێ سەبارەت بە نەورۆز بەس ئێستا کە لەو مەهامەی خاڵی بۆ تۆ ئێستا ئەو واقعی نەماوە یعنی فتواکەشە بێ بگۆڕێ لەگەڵ گومانی تێدا پرسیارەکەش زۆر بەجێ جا پیاوی عاقڵ پرسیاری عاقڵانە دەکات پرسیارەکەت زۆ بەجێ کاک پەیوەند ڕاستە ئەگەر گریمان لە ڕابردوودا
عەبدوڵای کوڕی عومەر خوالی لە خۆی بابی ڕازی بێ گوتوێتی هەر کەسێک وەکو ئەوان بکە حکمی ئەوانی هەیە ئەگەر ئەو کاتە بە شێوەیەکی ناشەرعی یاخۆ بە بەرز و پیرۆزگرتنی ئاگرەوە ئاگریان کردبێتەوە و هەر کەسێکیش وەکو وانی کردبێت دیارە حکمی ئەوانی هەیە ئەگەر لە ڕابردوودا وا بوو بێ ئەو حکمەکە بۆ ڕابردوو دراوە لە پەیوەندی بەو کاتەوە هەیە بەڵام ئێستا تۆ دەبێت تەماشای ئێستا بکەی جا چ بۆ یادی نەورۆز چ بۆ هەر یاد و بۆنەیەکی دیکە دەبێت تەماشای ئێستا بکەی ئێستا چۆن جێبەجێ دەکرێت چۆن بەڕێوە دەچێت ئەگە هەروەکو ئەو کاتە بێ هەمان حکمی ئەو کاتی هەیە بەڵام ئەگەر بە جۆرێکی دیکە بێ ئێستا وەکو گوتم ئێستا خەڵک کە مانجی 23 لە هەموو ساڵێک دێتە پێشێ و ئاگر دەکەنەوە دەستنە سەرچیا یا لەبەر دەرگای خوان ئاگر دەکەنەوە هەرچەند من لەو کتێبەشدا باسم کردووە کە دەبێ لە ئاگرکردنەوەی نەورۆزیشدا ڕەچاوی پاراستنی ژینگە بکرێ و ئەو شتانە نەسووتێندرێن کە هەوا و ئەوانە پیس دەکەن مادەی لاستیک و ئەوانە وەکە لەنەوە دروست دەکرێن بەڵکو شتی دیکە بێت یعنی چونکە دەبێت ڕەچاوی پاراستنی ژینگەش بکرێ ئەگەر کەسانێک کە ئێستا ئاگر دەکەنەوە تۆ لیان بپرسە و تەماشایان بکە هیچی بە پیرۆزگرتن و بە بەرزگرتنی ئاگری بۆتە هاندەر و پاڵنەر نەخێر ئەی بۆچی وا دەکەی وەڵا ئەمڕۆ ڕۆژێکی نەتەوەییە و سەرەتای ساڵی کوردیە وا دەڵێن یاخود وەڵا ئەمڕۆ ڕۆژێکە مەسەلەن کاوەی ئاسنگەر وەختی خۆی ئەژدەهاکی کوشتووە حکمڕانێکی زۆردار بووە و خەڵکی دەرباز کردووە لە بەردەستی ئەو حکمڕانە ئەنجا هەر کامێکیان بێت چ دەربازبوون بێ لە سەرما و سۆڵە و زوخمی زستان چ سەرەتای ساڵی کوردی بێ چ بەو بۆنەوە بێ کە کاوای ئاسنگەر کاتی خۆشۆڵەشی کردو بەسەر زۆردارێکدا هەموو ئەوانە لە ئامانجە شەرعیەکاندان یعنی خوای پەروەردگار میnnەت و چاکەی خۆی دەخاتەوە بیر مرۆڤەکان کە ئاگری بۆ ڕەخساندوون وەکو نیعمەتێکی خۆی کە پێداویستەکانی خوانی پێجێ بەجێ دەکەن هەروەها خوا سبحانه وتعالى باز دەکا کە دەفەرمێ وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئێوەمان جێراوە بەچەند گەلێک و بەچەند نەتەوەیەک و بەچەند تیرۆهۆزێک تاکو پێک ئاشنا بن کەوە تێمەشکە نەتەوەیەکی نەگەر سەرەتایەک هەبێ بۆ پەیدابوونی قەوارێکی سیاسیمان ئەو حەقی خۆمان بووە هەر شعبێک حەقی خۆیەتی لە وڵاتەکەی خۆی دابژی خاوەنی چارەنووسی خۆی بێ خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی بێ و هیچ کەس بەسەریەوە حکمڕان نەبێ هیچ کەس ژێردەست و بردەستی نەکا جاگەر ئەوە بگەڕێتەوە بۆ سەرەتایە ئێمە شارازی پێوە دەکەین هەروەها ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەوەی کە کاوەی ئاسنگەر تۆ لە بەسەراتەکەی گەڕێ کە ئەفسانەیە و چۆنە و چۆن نیە هەر چۆن بێ ئێستا لە مخەیەلە و لە خەیاڵی خەڵکدا وایە کاوای ئاسنگەر ڕەمزی بوتوڵەت و فیداکاری و ڕەمزی ڕاپەڕین لە زوڵم و ستەم و قۆڕەخکاری و گەندەڵی و خۆسەپاندن جا بۆ ئێستا لە وڵاتی خۆمان قۆڕەخکاری و خۆسەپاندنەوە کەمە بە ڕەمزەکە ئێمە پێویستیمان بەوە هەیە کەواتە ئەوەش دیسان هەر لە ئامانجە شارعیەکاندا لەوێدا بەرجەستە دەبێت خوای پەروەردگار دەفەرمێ فقطع دابر القوم الذين ظلموا والحمد لله رب العالمين دەفەرمێ کۆمەڵی ستەمکاران دوابڕاو بوون و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهانیان واتە خوا ستایشی خۆی دەکا لەسەرەوەی کە کۆتایی هێناوە بە ستەمکاران دوابڕاو بوون جاگەر کاوەی ئاسنگەر مادەم لە خەیاڵی خەڵک داوایەت حەقی ئەومان نییە داخوا لە مێژوودا چۆن بۆ لە خەیاڵی خەڵک داوایە کاوەی ئاسنگەر یەکێک بۆ لەو بابانەی کە جەرجی سوتاوە کوڕێکی کوژراوە کوڕێکی ماوە ئەویش ملی لەبەر چەقوێ بۆ ڕاپەڕیوە کوڕەکەشی دەرباز کردو چەندان کوڕیکەی دەرباز کردوون جاوای مە دڵخۆش دەبین و بۆ بوونەوە بە ئاگر بکرێتەوە خەڵک دڵخۆش بێ و شادمانی دەربڕێ ئێمە یادی ئەو ڕۆژە دەکەینەوە کە کاوەی ئاسنگەر ڕاپەڕەوە جا خوا بکەم ئێستاش کاوەی ئاسنگەری ئەومان زۆر بن و لە بەربنگ بەستەمکاران و بە گەندەڵکاران و قۆڕەخکاران بگرن و خەڵکی چەوساوایان لەبەردەست نەجاتدەن نەک خەڵک ببێتە مەڕ و بزن یێلێ جارەکەم ببێتە مەڕ و بزن تۆز ئاڵفی بۆ دابنێن ئەمجا زۆر بە منەتباری زۆر بە قەرزداریشەوە بیخوا پێی وابێ کە زۆریشان چاکە دەگەڵ دەکرد بابەوە ڕۆنی خۆتە لەسەری خۆت دەدەنەوە ڕۆنی خۆتە لەسەر بەشێکە لە مافەکەی خۆت پێ دەدەن بۆچی پێی منەتبار و چاوبەرژێری ئەوە لە ڕاستیدا
ئەو حاڵەتێکی مەرفوزە بەڵام حاڵەتی ئەوە کە ئینسان هەست بە کەرامەتی خۆی بکە بە عیزەتی خۆی بکە بە ئازادی خۆی بکە هەست بە مافەکانی خۆی بکە حاڵەتێکی زۆر پەسەندە کەواتە ئەمن زۆر جار گوتومە کاک پەیوەند هەندێک لەو مامۆستانەی کە هەر لە خۆوە کە مانگی سێ دێتە پێشێ 21 سێ و خەڵک بە گشتی دەخرۆشەیە کاکەوە ڕۆژی نەورۆزە یادی نەورۆزە و کاوای ئاسنگەر و ئەژدەهاکی کوشتووە هەندێک لە مامۆستان لە خۆڕە مشەوەش دەبن و هەستیار دەبن و جا دەست دەکەن بە قسە گوتن بە نەورۆز و بەوە زۆر بەزەیم پیاندا دێ بەڕاستی زۆر بەزەیم پیاندا دێ دەڵێم ئەوە نە لە دین تێگەیشتون نە لە ژین تێگەیشتون تۆ تەماشا بکە خۆی پەروەردگار باسی درەختی زەقوم دەکات دەفەرمێ أذلك خير أم شجرة الزقوم إنا جعلناها فتنة للظالمين إنها شجرة تخرج في أصل الجحيم طلعها كأنه رؤوس الشياطين دەفەرمی ئایا ئەوە باشترە یاخود درەختی زەقوم ئێمە کردومانە بە مای ئازار یاخود مای تاقیکردنەوە بۆ ستەمکاران ئەوە درەختێکە لە بنەوەی دۆزەخ پەیدا دەبێ بەر و میوەکەی وەکو سەلکی شەیطانان وایە من دەپرسم چیە سەری شەیطانانی بینیوە پێخوا دەفەرمێ بەری درەختی زەقوم میوەکەی وەکو سەری شەیطانان وایە چێ سەری شەیطانانی بینیوە کەسی توێتی ئەی چی لەبەرەوە لە مخەیلە و خەیاڵی هەموو کەسدا سەری شەیطانە شتێکی دزێ و ناقۆڵایە خوا بەر و میوەی درەختی زەقوم دەشوبهێنێ بە سەری شەیطانانەوە کە سەری شەیطانە خۆی پەروەردگار دەزانێت چۆنە بەس ئێمە نازانین چۆنە بەس ئەوەندە دەزانین کە شتێکی ناشیرینە باشە خوا لێرەدا لەگەڵ خەیاڵی خەڵکدا قسە دەکا کاکە ئەوەی کە لە خەیاڵی ئێوەدا شتێکی ناشیرینە درەختی زەقوم ئاوایە باش ئێمەش ئێستا لەگەڵ خەیاڵی خەڵکدا خەڵک وا دەزانێت کە کاوەی ئاسنگەر لە ستەمکارێک ڕاپەڕیوە ئاگرکردنەوەی نەورۆز ڕۆژی شادی و سەرفەرازیە ڕۆژی دەربازبوونە لە زوڵم و ستەم ئێ باشە ئەمە شەریعەت هەمووی بۆ ئەوە نەهاتووە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام هەموو بۆ ئەوە نەهاتوون خەڵک دەربازکەن لە چەنگاڵی فرعون و نەمرود و قاڕون و ستەمکار و زۆردارەکان بە ئێ باشە لەو ڕۆژەدا خەڵک دڵخۆشە ئەتۆ بۆ دێنی دژیان دەوەستێەوە تا دوای خەڵک وا بزانێ ئەو مەلایە بەخۆ بە کۆڵێک ڕیشەوە دژی نەورۆزە و دژی ئەو ڕۆژەیە کە کاوەی ئاسنگەر ئەژدەهاکی کوشتە دیارە ئەوە لەگەڵ ئەژدەهاکە دیارەوە تەییدی حوکمی ئەژدەهاک دەکا دژی کاوەیە کاوە کە ڕاپەڕیوە لە زوڵم و ستەم دیارە ئەوەیە کەواتە دیارەوە دینەکەی وایە خەڵک بەرامبەر بە ئیسلام بۆ دەخەیە گومان کاکە مەلا بۆچی خەڵک چاواشە دەکەی بۆچی تۆ تەماشا بکە وەکو گوتە خی پەروەردگار دەفەرمێ درەختی بەری درەختی زەقوم و سەرکی شەیطانان وایە کە سەری شەیطانانی نەبینیوە بەڵام دەزانێت لە خەیاڵی هەموو کەسدا شتێکی ناشیرینە ئێ باشە تۆ دای بنێ بەسەراتەکەی کاوەی ئاسنگەر هەر هەمووی ئەفسانیی ئەسڵ و ئەساسی نییە بەڵام ئێستا خەڵک پێی وایە کاوەی ئاسنگەر لە ستەمکارێک ڕاپەڕیوە حکومەکەی کۆتایی پێنا و خەڵک ڕزگار بوون و ئازاد بوون و ئاگریان کردوێتەوە ئەتۆ هەر ئەوەندە نێوەڕۆکە هەیە وەربگرە خەڵکەکە دەچی ئاگر دەکات و دڵخۆش دەبێت کاکە بۆ دڵخۆشی وەڵی لەو ڕۆژەدا کاتی خۆی 2000 ئەوەندە ساڵ لەمە پێش جوتیارێک ئاسنگەرێک کرێکارێک ڕاپەڕیوە لە پاشایەکی زۆردار و خەڵکەکەی دەرباز کردو جامەش دڵخۆشی ئەگەر ئینسان لە دین تێبگا لە ژین تێبگا دەبێت ئەوە هەڵوێستی بێ نەک هەر لە خۆ بگەڕێەوە بۆ هێند لە مێژوودا داخوا چێ شتێکی گوتوێ شتێکی گوتو بۆ کاتی خۆی گوتوێتی کاکە بەڵام تۆ تەماشای واقعی ئێستا بکە چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتی خۆی فەرمووی مەچن بۆ سەر گۆڕەسان دوای کە واقعەکە گۆڕا فەرمی بچن کاتی خۆی فەرمووی گۆشتی قوربانی هەڵمەگرن دوای واقع گۆڕا فەرمی هەڵگرن کاتی خۆی فەرموویەتی ئافرەت نابێ بێ مەم حەرەم سەفەر بکە بەڵام دوای بۆ خۆی ئاماژەی داوە ئەگەر هێمن و ئاسایش بەرقەرار بوو ئافرەت بەتەنێ لە سەنعا و دەچێت بۆ حەدرەمەوت هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتی خۆی قەدەغەی کردبوو کە لە قاپ و قاچاقی کە شەراب و خەمریان تێدا هەڵدەگرتن لەوەدا ئاو خواردنەوە بخۆنەوە بەکاربێنن دوای فەرمووی إن الظروف لا تحرم ولا تحلل شيئا قاپ و قاچاق هیچ شتێ حەڵاڵ و حرام ناکەن لە چدا دەخۆنەوە دەخۆن هەڵ قەی ناکە سەرەتا بۆی لێ قەدەغە کردو چونکە تازە دەستیان لە شەراب خۆری هەڵگر بوو نەوەکو شەرابیان بکەوێتەوە یاد دوای کە ماوەی بەسەرداسوو تا زەوجە پێویست ناکە ئەوانە بەکاربێن و قاپ و قاچاقانە بۆ خەسار بن دەستخۆش بێ مامۆستا بە درێژی ئەم چەند ئاڵلقەیە کە لەسەر کتێبەکە قسەمان کردووە بەردەوام
جەژن و یاد و بۆنەکان و هەڵسەنگاندنێک هەمیشە باسی بابەتە ئاینەکانمان کردووە، جیهانی و پیشەیەکانمان کردووە، نیشتیمانی و نەتەوەیەکانمان کردەوە، کۆتاییش کەشتینە سەر مەوزوعی نەورۆز. ئێستا مامۆستا گوشراوێکی ئەگەر بکرێت گوشراوێکی ئەمانمان تێدێ ئەم بۆنە جیهانی و نیشتیمانی و نەتەوەی و پیشەی و ئەوانە ینی شتێک کە بینەر ئێستا لە ماوەی چەند خولەکێکە ئەمە ببیستەوە بێ بە کۆتا پرسیارش لە کتێبەکە بەسەر چاو. وڵا لە کۆتاییدا ئەوکو گوشراوی هەموو قسەکانمانەوەی لە کتێبەکەشدا هاتووە دەڵێم ئێمە ئومەتی پێغمبەری کۆتایین محەممەد صلى الله تعالى عليه وآله وسلم لە دوای محەممەد هیچ پێغمبەری دیکە نایەن و لە دوای قورئانیش خوا هیچ کتێبی دیکە بۆ مرۆڤایەتیدا نابەسێنێ. بۆیە ئێمە دەبێت زۆر بە وریایی مامەڵە بکەین. ئێمە تەنیا گەڕەکێکی شاری هەولێر یا سلێمانی یا دوهۆک و هەڵەبجە و چۆ و گەرمیان و پشدەر و ئەومان لەبەر چاو نەبێ و ئێمە تەنیا هەرێمی کوردستانمان لەبەر چاو نەبێ و تەنیا عێراقمان لەبەر چاو نەبێ و تەنیا جیهانی ئیسلامیمان لەبەر چاو نەبێ کاتێک کە قسەیەک دەکەین. بەڵکو دەبێ بزانین کە پێغمبەری ئێمە محەممەد صلى الله عليه وسلم کۆتا پێغمبەری خوایە و شەریعەت و بەرنامەکەشی کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە کۆتا پەیامی خوایە بۆ مرۆڤایەتی. بۆیە دەبێت جارێ پێشێ لە ڕووی تێگەیشتنمانەوە بۆ دینی خوا وا تێبگەین کە ئەوە بۆ هەموو مرۆڤایەتی ناردووە بە جیاوازی چاخ و سەردەمەکان بە جیاوازی بینگە و ژینگە و هەلو مەرجەکان. ئەوە یەک. دوو، ئێمە دەبێت تەماشا بکەین هەموو بۆنەکان چ بۆنەی ئاینی بن، چ نیشتیمانی بن، چ جیهانی بن، چ پیشەیی بن، دەبێت تەماشا بکەین نێوەڕۆکیان چۆنە. ئەگە نێوەڕۆکە چونکە بۆچی لە بواری هەڵسو کەوتەکاندا الأصل في المعاملات یا في العادات العفو بناغە لە هەڵسو کەوتەکاندا لە عادەتەکاندا بریتێ لە ڕێپێدران. هەندێک لە زانایش دەڵێن الأصل في العادات المعاملات الإباحة ڕێپێدران ڕەوایی. ئەسڵ ڕەواییە. دوای تەماشای نێوەڕۆکیان دەکەین. بۆ وێنە یادی بڵین ڕۆژێکیاندانە بۆ یادی منداڵان. بۆچی ئەوە؟ بۆی زیاتر گرنگی بە منداڵ بدرێ. جا خۆ هیوایە دڵە جا بۆ خۆ دەبێت لە ساڵە دەبێت بەس یەک ڕۆژ بڵین ئاگەر لە مافی منداڵ بێ نا هەمیشە دەبێت ئاگەر لە مافی منداڵ بێ وەنیە. بەڵام خۆگەر لە ساڵێشدا ڕۆژێک تەرخان بکرێ بۆی لەو ڕۆژەدا زیاتر بیر خەڵک بخرێتەوە چ بەنسبەت مافەکانی منداڵ، مافەکانی دایک و باب، مافەکانی ڕۆژنامە نووسان، بڵین خاوەن پیشەکانی دیکە کەم ئەندامان، خاوەن پێداویستی تایبەت. پاشان ئەگەر ڕۆژێک تەرخان بکرێ بۆ دار و درەخت و سەوزایی کە سەوزایی لەسەر زەوی زۆر بکرێ بۆ پاراستنی ژینگە، ئێوە چ ناشەرێکی تێدایە. بە هەمیشە ئێمە ئەو کارانە بکەین بەڵام لە ساڵێدا ڕۆژێک هەبێ زیاتر جەخت لەسەرەوە بکرێتەوە هیچ ناشەرێکی تێدا نیە. جا ئێمە دەبێت تەماشای نێوڕۆکی یادوبۆنەکان بکەین و بە پێوە کەمە لە ئاڵلقەکانی ڕابردوودا باسمان کرد یادوبۆنەکان لە بازنەی هەڵسوکەوتەکاندان. مەگەر کەسێک بۆ خۆی هەڵسوکەوتێک بەنیەتی عیبادەت ئەنجامدا ئەو کاتە هەرچی زیاد بکرێ لێرەدا دەبێتە بیدعەت چونکە زیادکردن لە عیبادەتدا بیدعەتە. بەڵام لە هەڵسوکەوتەکاندا زیادکردن و کەمکردن تەماشای حیکمەتەکەی دەکەین. ئەگەر ئامانجێک بێنێتە دی ئەگەر حیکمەتێکی تێدا بێ سوود و قازانجێکی بۆ خەڵک تێدا بێ ڕەوایە. ئەگەر زیان و زەرێکی دابێ خراپە. بۆ وێنە خەڵک دەچێتە دەر. ئەژان ئەم ساڵ ماشەڵڵا کەشی بەهارمان هەر نەبوو بەو شێوەیە. بەڵام عادەتی خەڵک وایە لە کەشی بەهاردا دەچێتە دەر یا لە غێری کەشی بەهاریشدا خەڵک مەسەلەن مەزرعەیەکی هەیە دەچێتە دەر چەند ڕۆژێک لە قەڵەباڵغی شار دوور دەکەوێت دەچێت لێ پشوێک دەدا چ ناشەرێکی تێدایە. مادام خودی چوونە دەرەکە و لەوێ کە ژیان دەگوزەرێنێ شتی ناشەرعی نەکا هەڵە نەکا شتی خراپ نەکا ئەسڵی چوونە دەر بەڵگەیەکە بۆ بێنەوە کە حەرام بێ. و هەروەها هەموو بۆنەکانی دیکە جا چ مۆرکێکی ئاینیان هەبێ وەکو یادی لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو شەوڕۆی پێغەمبەر و بەرزبوونەوەی پێغەمبەر ئیسرا و میعراج وەکو بۆیەنە جەنگی بەدر و ئازادکردنی مەکە چ بۆنە ئاینیەکان چ بۆنە نیشتیمانیەکانی خۆمان ئەو ڕۆژە کە مەسەلەن یەکەمین هەڵبژاردن کراوە لە کوردستاندا یادی کۆچڕە و یادی بەناو ئەنفال کە یادوبۆنەکان شەرنی هەر بۆ خۆشی بن ئەگە بۆ ناخۆشیش بۆ بن
هەروەها یادە جیهانیەکان هەروەها یادە پیشەیەکان هەموو ئەوانە دەبێت تەماشای نێوەڕۆکیان بکەین ئەگە نێوەڕۆکەکەیان ڕێک و ڕاست بوو و ئامانجی شەرعی دەهێنایەتی بەرژەوەندێکی تێدا هەو بۆ خەڵکەوە ڕەوایە ئەگەر پێچەوانەی بەرژەوەندی بوو و پێچەوانەی قازانج و سوودی خەڵک بوو لەبەرەوە کە پێچەوانەی قازانج و سوودی خەڵکە دەڵێن ناڕەوایە و بەڕاستی من لێرە ئامۆژگاری هەموو لایەکیش دەکەم کە زۆر وریابین هەر لە خۆمانەوە بازنەی ڕەواکراوەکان تەسک نەکەینەوە و قەدەغەکان لە خەڵک زۆر نەکەین چونکە ئەوە خوا نەهی لێ کردووە ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب هەر لەخۆوە ئەی خەڵچینە بەوەی کە زماتان بە درۆ دەیڵێ مەڵەن ئەوە حەڵاڵ ئەوە حرامە بۆی بەناوی خواوە درۆ هەڵبەستن هەروەها خوای پەروەردگار بە نەسی ئاەت دەفەرمێ یا أيها الذين آمنوا لا تحرموا طيبات ما أحل الله لكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين ئەی ئەوانەی بڕواتان هێناوە ئەو شتە چاک و پاکانەی سوود و بەکەڵکانی خوا بۆی ڕەواکردن قەدەغەیان مەکەن و سنوورشێنی مەکەن خوا سنوورشێنانی خۆش ناوێت ئەمە نازانم هێندە کەس بۆ هەر داڵغەی بۆەوە لێداوە ئەو شتە حرامە ئەو شتە حرامە ئەو شتە حرامە هەر لەوە دەگەر خەڵک عاسێ بکە کاکە حەڵاڵی خوا لە جێ خۆیەتی حرامی خوا لە جێ خۆیەتی بەڵام خوای پەروەردگار پێی خۆش نییە حرامەکانی زیاد بکرێنە سەر حیسابی حەڵاڵەکان چونکە لە ئەسڵدا خۆ ئەم گردونەی هەموو بۆ مرۆڤ خۆڵقاندووە سخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه کەواتە نابێ هیچ شتێک لەوانەی کە خوا لە ئەسڵدا بۆ مرۆڤی خۆڵقاندون نابێ قەدەغە بکرێن یا ساغ بکرێن لە خەڵک بە بیانوی ئەوەی کە پێی لە خوا نزیک دەبینەوە بەوە لە خوا نزیک دەبین و پابند بە شریعەتی خواوە نەک بەوە لە خوا نزیک بینەوە کە حرامەکان زیاد بکەین و ئیفتیرا بکەین بە ناوی خوای پەروەردگارەوە و خەڵکی و بەندەکانی خوا سەغڵەت بکەین بەتاکید خوا ئەوەی پێ ناخۆشە و بە دەقی ئاەت ئەوەی ڕاگەیاندووە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی کەسێک کە گەورەترین گوناح دەکات ئەو کەسەیە کە پرسیار لە شتێک دەکات دوای بەهۆی پرسیارکردنەکەی ئەو شتەکە قەدەغە دەکرێت ئەوە لە نەسی حەدیثی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وەسەلام خوا تەوفیقمان بدە کە زیاتر قوڵتر فراوانتر باشتر لە وەحی خوا تێبگەین لە قورئان و سونەت تێبگەین و هەمیشە ئەو بنچینەیەمان لە یاد بێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ یەسیروا ولا تعسیروا بەشیروا ولا تونەفیروا ئاسانکەر بن و زەحمەتخەر مەبن دڵخۆشکەر بن و سڵەمێنەرە و دوورخەرەوە مەبن خوا پاداشت باتەوە مامۆستا سوپاس دەکەین بە تەئکید ئەو گفتوگۆیانەی کە لەم کتێبە کەوتەوە گفتوگۆی سوودبەخش بوون خوای گەورە پاداشتی جناب بباتەوە لەوەی کە کاتی خۆت گرتەوە بۆی کە لەسەر کتێبەکە ئەم هەموو ڕوونکردنەوەی بیت و بە دڵنیاییەوە خەڵک سوودی زۆر وەرگرتووە بینەران بە تەئکید زانستیان زیای کردو بەمە سوپاس دەکەین خوای گەورە پاداش بات سپاسی جنابیشت دەکەم کاک پەیوەند جنابیشت زۆر پرسیاری چاک و عاقڵانە و ڕێک و ئاگاداری واقعی خەڵکیش زیاتر هەی لە هێندێک لە وردەکاریەکان ڕەنگە لە منیش شارەزاتربی پرسیارەکانە زۆر بەجێ بوون و هەوڵ ئینشاڵڵا منیش هەوڵ بدا وەڵامەکانیش پڕ بە پێسی پرسیارەکان سپاس دەکەین مامۆستا بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ژمارە 86 بەتەئکید ئەڵقەی داهاتوو ئینشاڵڵا چینە سەر کتێبێکی دیکەی مامۆستا ئاوا بەجێتان نایڵین ئینشاڵڵا هەتاکو بۆمان بکرێن ئینشاڵڵا لەگەڵ مامۆستایە لە خزمەتان نابین سوپاسان دەکەین کە بینەر بوون تاکو ئێستا خواتان لەگەڵ